ئێمە بەشدارین لەم فستیڤاڵە دڵخۆشیشم لەناو ئەم هەموو براج و تیار و کاسبکارانەیە ئەمڕۆ لێرە بوونمان هەیە. بیر لەو نەکردەوە دەست بە جوتیاری بکەیت؟ بۆچی نا من بۆ خۆم لە کچێکی فەقیر بووم، بە فەقیری دەسم پێ کردو تا ئێستا شانازیەکەم پێوەی. دەبینین ئێستا لە هەرێمی کوردستان نەبووینە خاوەنی سۆشیال میدیایەکی تەندروست، شەڕەتجنێ و زۆر بابەتی تر ڕۆژانە دەیبینین. بۆچی نەبووینە خاوەنی سۆشیال میدیایەکی تەندروست؟ هۆکارەکە ئەگەڕێتەوانێ کە هیچ فلتەرێک نییە، هیچ سانسۆرێک نییە لەسەر سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان. ئەمەش ئیشی حکومەتە، هیوادارم لەم کابینەیە لەناو هەرێمی کوردستانە باس بکرێ، بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری فلتەر بکاتە سەر ئەم بابەتانە. یەک دووش ئەگەڕێتەوە بۆ عایلەکانمان، پەروەردەکردنمان. زۆر شتمان بەڕاستی ئێستا سەقەت بووە بەهۆی ئەم سۆشیال میدیایەوە. چەند ڕۆژێک سناپچات وەستا زۆر دڵم خۆش بوو کە تەئسیری زۆر کە تەئسیریشی مەسەلەن بۆ نمونە لە من کرد. من ئەگەر چەند ملیۆن بینەرێکم هەبێ ئیشەکەم، بەڵام ئەتوانم بە شێوازێکی تر. بەس بەڕای من حەزەکەم زۆر شت فلتەر سانسۆری لەسەر بێت. بەرهەمی نوێت چییە؟ وەڵاهی ئەگەر کاری هونەری هەبێ بۆ چینە، تا ئێستا بەرهەمێکی وهانیە، بەڵام لە داهاتوە ئەگەر هەبێ بێگومانەکەم کەس بێواڵێ.